دەزانین کە شاری سلێمانی یەکێکە لە شارە لەو شارانەی لە سەرانسەری عێراقدا کە کارگەی پیشەسازی باشی تێدا لەگەڵ ئەوەی کە بەشێک لە کارگەکان لێستادا ڕاگیراون بەهۆی چەند هۆکارێکی دیاری کراوە لێستادا ئەنجومەنی پارێزگاری هەولێر هەڵدەدات لەسەر ئەم بابەتە بەدواداچوون بکە گفتوگۆ بکە بەڵێ دیارە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ چارەسەرکردنی ئەم کێشە هەڵدان بۆ ئەوەی کە پاژماوەی کارگەکان چی لێ بکرێت چۆن چارەسەری ئەم کێشێ بکرێت کە نەزیانی هەبێت بۆ تەندروستی هاوڵاتیان نەبۆ ژینگە لەسەر بابەتەم بەڕێز ڕێبوار ئەحمەد کە بەڕێزیان سەرۆکی لیژنەی تەندروستی و ژینگە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕاستەوخۆ لە ستۆدیۆ میوانیەمەیە کاک ڕێبوار زۆر سپاس بۆ ئامادەبوونت کۆبوونەوەکەی ئەمڕۆ پێشەکی دەمە بزانم چۆن بەڕێوەچوو و کۆبوونەوەی دی بە دوایەت لەسەر تەورەکانی ئەمڕۆ کۆبوونەوەی ئەمڕۆ کۆبوونەوەی یاسایی بوو کۆبوونەوەی ژمارە هەشتاویەک تەمە سێ تەوەر بوو تەوەری دوو تەوەریان پەیوەندی بە پەیڕە و بە فراوانکردنی گوندەوە بوو بەڵام تەوەری سەرەکی پەیوەندی بە چارەسەری پاشماوەی کارگەکان تەمەن پاشماوەی کارگەکان سێ پاشماون دوو کەڵکێش و ئاوەڕۆ و پاشماوەی ڕقەوەی کە فڕێ درێت کۆبوونەوەکە کۆبوونەوەیکی زانستی بوو و پاڵپشت بوو بە راپۆرتی زانستی لیژنەیەکی هاوبەش لیژنەیەکی هاوبەش کە پێکێنرا بوو تایبەت بە چارەسەرکردنی زانستی پاشەڕۆی کارگەکان لە هەموو سنوورەکە و ئەتوانرێ ئەم راپۆرتی ئەم لیژنەیە و ئەو بڕیاری ئێمە کە ئێمە ئەیدین بە دەستەی ژینگەی هەرێم کە لە ئاستی وەزارەتەوە ئەیدین بە فەرمانگەی ژینگە کە لە ئاستی بەڕێوەبەرایەتی گشتیایە وەیدین بە ئیدارەکان ئەم بڕیارە بۆ سەرجەم ئیدارەکان بێ و دەستەی ژینگە بە هەماهەنگی ئەنجومەنی وەزیران بە هەماهەنگی وەزاری تەندروستی لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ چکە بەشێکی پەیوەندی بە کشت و کاڵەوە هەبوو تەعمیمی کا بۆ سەرجەم هەرێمی کوردستان بۆچی لەبەرەمە ئەجەندایەکی نیشتیمانی هەیە نیشتیمانەکەی لەوەیە یەکەم بەرهەمەکان کوالیتیان باشە بێ هەلی کارە ڕەخسێ بۆ ئەو پرۆژە کشت و کاڵیانی کە ئێمە داوای سەرپەرشتیارەکەین بۆ پرۆژەکان بۆ چارەسەری مادەقڵکەرەکان و چارەسەری پاشەڕۆگەیان و سەرپەرشتی باشترکردن و زیاترکردن و کەم زیان بوونی ئەو بەرهەمە کشت و کاڵی لێ بەرەم بێ و لە هەمان کات چارەسەری پاشەڕۆی کارگەکان بۆ نمونە دوو کەڵکێشی هەموو کارگەیەک بە پێی ستانداردی جیهانی بە پێی ستانداردی ئیقلیمی ئەم پرۆژەیە هەیە هاوشێوەکەی تۆ دێنی لێرە جێبەجێیەکەی هیچ گرفتێکی تیانە و هیچ قورسێکشی تیانە و ئەمە قازانجی بۆ هەردوو لایە پرۆژەی باک فیلتەرواتە فیلتەری تورەکەی کە دووکەڵەکە ئەپاڵێ ئەمە یەکێکە لە سیستمی لەو سیستمە جیهانی کە بەکارهێن بەڵێ ئیقلیمیە لە هەرێمی کوردستان بەم جۆرە دووکەڵکێشی کارگەکان هەموو کارگەکان نا بەڵام بەڵێ بەشێکی کارگەکان بەکاری هێنن ئەو کارگانە کامانە کارگەی بۆ نمونە کارگەی چیمەنتۆ ئەگەر باک فیلتەر بەکار نهێنێ خۆی بەشێکی باک فیلتەرەکە بازرگانیە لە تجاریە ئەگەر باک فیلتەرەکە بەکار نهێنێ بەشێکی چیمەنتۆکە لەگەڵ دووکەڵ و لەگەڵ هەوای دووکەڵکێشەکە ئەڕوات هەم ناوچەکە پیسەکە هەم کێشە بۆ لە وەرگاکان دروستکات چکە چیمەنتۆکە بڵاو بێتەوە بۆ سنووریە ساگەر بچیتە ئەو شوێنانی کە کارگەی چیمەنتۆی لێ پێشووتر ساڵانی پێشووتر ڕۆشتی هەست ئەکرد چیمەنتۆ لەوێیانی چیمەنتۆ بە ناوچەکەی بڵاو بوو ئەمە ئەو چیمەنتۆی ئەگرێت ئەنی قازانجێکی بازرگانی بۆ کارگەکە هەیە و لە هەمان کاتە هەر بابەتێک لە هەر وڵاتێک هەر پیشەسازیەکەکرێ ئەم پیشەسازی ڕاستە بۆی سیسمارە بەڵام بۆ پێشکەوتنی وڵاتەکەشە بۆ بابەتی پاراستنی تەندروستی گشتی تەندروستی نیشتیمانەکە و پاراستی ژینگەیە چکە تۆ لە کۆتاییە هەموو بەرهەمەیەکی ڕووەکی هەموو بەرهەمێکی سروشتی لە ئاو هەوای خاکەکە وەرەگرێت کە ئاو هەوای خاکەکە بەو پاشەڕۆی پیس بوو دوجار ئەو بەرهەمە بەشێک لەو مادە قورسانەی بەرەکەوێت کە ئاو هەواکە هەڵیێنجێ واچێتە لەشی هەم زیینەوەرەکانەوە هەم گیانەوەرانەوە هەم مرۆڤەوە و ئەمەش بێتە هۆی هۆکاری نەخۆشی کە لە کۆتایی قسەکەم ئەمە ئەمە کولفەیەکی زۆر دروستەکە لەسەر حکوومەت کە ئەمە لێکەم جار کە چارەسەری پاشەڕۆکەی نەکرد نەخۆشی دروستەکە کولفەی چارەسەری نەخۆشیەکە زۆر زیاترە بێت لەو چارەسەر زانستی کە بۆ باک فیلتەرەکان نەکرێت بۆ کارگەکان و فیلتەری کارگەکان بەکارهێنرێت ئەمێت کۆبوونەوە دەکرێت لە هەموو بەڕێوەبەرایەتیەکان لە هەموو وەزارەتەکان لەسەر ئاسی باڵا دەزانین لە هەرێمی کوردستانە کۆبوونەوە بەڵام زۆر جاردوتی کۆبوونەوەکان ئەنجامیان نابێت کۆبوونەوەکان بەدواداچوونی دیکەی نابێت هەوڵی دیتری بوونا بە هەر هۆکارە بێ مادی بێت کە دەستی یاخود کادری مرۆیی بێت ئەمێ بزانم ئەم کۆبوونەوەیە
کۆبوونەوەی تری بەدوایەت و چۆن چارەسەری پاژماوەی ئەم کارکان دەکرێت شاری سلێمانی کە لەو شارانی زۆرترین کارگەی پیشەسازی تێدای و چیمەن تۆش بە هەماشەوە هەر کەوتۆتە نێو پارێزگای سلێمانی و زۆرترین کارگەکانی زۆربەی کارگەکان لە سنووری پارێزگای سلێمانی لە سەدا 34 هەموو پیشەسازی عێراق لە سلێمانیەوە لەوەش لە سەدا 99 لە بازیانە بڵین قەزای بازیان بۆتە ناوچەیەکی پیشەسازی بۆتە ئەمری واقع بۆ ئەوەی کە ڕێگر بین لە دروستبوونی نەخۆشیە درێژخایەنەکان سستی گورچی لێ شێرپەنجەیە ئەو نەخۆشیە درێژخایەنانن کە ئەبنە هۆی مەسروفاتێکی زۆر لەسەر وڵاتەکە لەسەر شخصەکە و بنە هۆی لە ناوچوونی سەروەتی مرۆیی بۆی ڕێگری لەمە بکەی ئێمە ستانداردێکمانێ ستانداردەکە هەم ئیقلیمیە هەم جیهانیە یاتی ئەم ستانداردە ئەم پرۆژەیە هاو شێوەیە خۆی بەکار هاتووە تۆ دێی دووبارەیەکی تۆ لێرە تەنها ئەم پرۆژەیە وەرەگری ئەم پرۆژێ بەکار هاتووە و تاقیکراوەتەوە لە کوردستانە تاقیکراوەتەوە بەڵام ئێمە کارگەی بچووکمان هەیە کارگەی مامناوەندمان هەیە کارگەی گەورەمان هەیە لە کارگە گەورەکانە بەکاری هێنن بەڵام بە حکمی ئەوەی کە ئێمە فەرمانگەکانمان بە شێوازێکی زۆر ستاندارد ناتوانن ئەنی بەهۆی کێشەی سوتەمەنیەوە بەهۆی کێشەی لۆجستیەوە بەهۆی کێشەی ئۆتۆمبیلەوە بەهۆی ئەمانەوە ناتوانن متابعی بەردەوامی کارگەکە بکەن بە دڵنیای و کارگەکەش مخالفا دەکا ینی ئەی بۆ باسی هەوڵ نەدانی جدی ناکەی کاکڕێبووە ینی هەوڵ نەدانی جدیش لەوانەیە نەبێت لە بابەتەکە پرۆژەیە کە ئێمە ئیشمان لەسەرکردەوە بە دڵنیایەوە کاری تریەوێ چونکە من پێت بڵێم ئەمە کە تۆ ئەڵی ئایا کۆبوونەوەکان بەدوایە دێت جێبەجێ ئەکرێتیاننا ئەمە لەلایەن پارێزگای سلێمانی و لیژنەیەک پێکاتوە ئەم لیژنەیە چارەسەری زانستی کردووە ئێمە خۆمانۆک و لیژنەی تەندروستی بە سەردانی مەیدانی بە بەدواداچوون لەگەڵ لیژنەکە سەردانی نموزەجی کارگەمان کردووە کارگە هەبوو گرفتی ئاوڕۆی هەبووە ئاوڕۆی کارگەکان ئەبێ تۆبی پاڵەویتەوە واتە وحدەیەک دابنەی بۆ معالەجی ئاوڕۆکە پێڵێن وەتەروەی ستریتمەن ینی یەکەی چارەسەری ئاوڕۆی کارگە ئەم یەکەی چارەسەری ئاوڕۆی کارگەگەی بە پێی ستانداردی عراقی بە پێی مواسەفاتی پیشەسازی عێراق ئەبێ ئاوێکی لێ بێتە دەرەوە ئەو ئاوە بەکاربێتەوە بۆ ئاودێری ئەم ئاوە ئەڕوات بە چەمەکانەوە واچێتە بۆ حیرەکانەوە بە دڵنیایەوە لەگەڵ ئاوڕۆی شار و شارچکەکان تێکەڵە بێ ئەمە ئێمە بە نمونە چوونەتە کارگە وحدەکەیمان بۆ چارەسەر کرەوە بەهۆی ئەم لیژنەیەوە دوای ئەوە تواندا ئاوەکەی بەکاربهێنێ بۆ ئاودێری و ئەو خەڵکانی کە سکاڵیان هەبوو کێشەکان چارەسەر بووە بەڵام ئەمە جوودیە ئەمە ئەبێ لێ ببڕیت جوانی دوای ئەم بابەتە بکەوی ئەبێ یەکەم شت کە لەم وڵاتەیە تۆ بابەتەکانی پێڕێگە خەیتەوە توسۆزی نیشتیمانیە یاواتە من فەرمانبەرێکم ئەندامێکی ئەنجومەنم ئەندامێکی پەرلەمانە فەرمانبەرێکە بەڕێوەبەرێکی ئاساییە وەزیرێکە لە هەموو ئاستەکان لە پلەی یەکەوە تا پلەی باڵا یەکەم شت ئەبێ ئەم کەسە ئینتیمای نیشتیمانەکەی بەهێز بێ ئەگەر ئینتیمای نیشتیمانەکەی خۆشەویستی نیشتیمانەکەی بەهێز بوو ڕێنماییمان زۆرە بۆ چەسپاندنی ئەم پرۆژەیە ئەو ئەیسامە بۆتە بڕیارێکی ئەنجومەن ئەم بڕیارە بە دڵنیایی ئەبێ بەردەوام بە دوواداچوونی بۆ بەردەوام ببێ لەسەری بیت کە دەڵێن کۆمەلگا کە دەڵێن کارگەیەک لە کۆمەلگە و باسی لێوەکەن کە خاڵی سەرەکیە خاکە نیشتیمانە کە کارگەیەک دروست دەکەیت پێویستی بە چەند پایەک هەیە کە تاواکەری یەکەن ئەوەی کە تۆ باسی کرد خۆشەویستی نیشتیمانێکێکە لە خاڵەکان بەڵام ئەوانەی دیکەش خۆشەویستی نیشتیمان کە ئەرکە ئەمە نەکیدا پێویستە ئەرکە و هەبێت پێویستی بە تاواکەر هەیە پێویستی بە دوواداچوون هەیە پێویستی بە هێزی مرۆیی هەیە پێویستی بە لایەنی دارایی و مادی هەیە یعنی ئەمانە چی بۆ ئەکرێت بۆ ئەم کارگانە یعنی لە بازیان ئەمە کێشەی دروست کردووە من بە شێوازێکی تر بڵێن بۆ هەمووی لە خۆشەویستی نیشتیمانە کۆکەینەوە کۆمەڵێک شتی دیکە هەیە تاواکەری خۆشەویستی نیشتیمانە ئێمە وەزارەتێکمانە پێڵەن وەزارەتی پلاندانان باش وەزارەتێکمانە پێڵەن وەزارەتی کشت و کاڵ وەزارەتێکمانە پێڵەن وەزارەتی تەندروستی دەستەیەکمانەیە پێڵەن دەستەی ژینگە ئەمانش بەڕێوەبەرایەتیان هەیە دوو دەستگایمان هەیە چاودێری پەرلەمان و ئەنجومەنەکان باشە وە لیژنەکانی بەردەواممان هەیە لە پێڵەن لیژنەکانی هاوبەشی قایم قامێتەکان لە هەموو شار و شارچکەکان هەیە ئەم لیژنانە دەستکراون بۆ هەموو بە دوواداچوونێکی تەندروستی کە پەیوەندی بە تەندروستی گشتی هاوڵاتیەوە ئەم دەستگایانە لە حکوومەتی هەرێمان بودجە و نەسریان بۆ خەرجەکرێت مۆزەفیان هەیە بۆ منە وەزارەتی کشت و کاڵ سەر و 14,000 فەرمانبەر و کرێکار و کارمەندی هەیە وەزارەتی شارەوانی بە هەمان شێوە کە لینکی بەم بابەتەوە چکە یەکێ لە کارەکانی وەزارەتی شارەوانی معالەجەی خاشاکە
معالجەی پاشەڕۆیە ئەم معالجە و چارەسەرێ کراوە لە سلێمانیا ئەم معالجە چارەسەرە بە سەرەتایی کراوە خۆی وحدەی ڕیسایکلین هەیە لە سلێمانی بەس وحدەی ڕیسایکلینەکە ئەبێت دوو بەش بێ بەشێکیانەوەیە کە ڕیسایکلینی هەموو پاشماوە ئاسایەکان بکات کە معالجەی پاشماوە ئاسایەکانی کرد یەکەمجار لێک جیاکرێت و دوای ئەوە کرێ بەشێکی کرد بە پێینی زراعی بە پێینی شیمیایی زراعی و بەشێکی تری ئەکرێ بە مادەی ڕەک هیچ سوودێکی لاوی نابێنرێ ئەویش بە دوو بەش ئەم بابەتە زۆر فراوانە لەوانەیە کاتەکە بەشی ئەوە نەکا بە دوو بەش بەشێکیە سووتێنرێ و بەشی سوتاوەکەش دووبارە خۆڵەمێشەکەی بچووکەکرێتەوە کرێتەوە ژێر خاک کەواتە کەپس پێڵەن پرێسەکرێت ئەمە بابەتی عیلمیە ئێمە ئەمانەمان لە ساڵی 2015ەوە چەندین جار ئاراسی وەزارەت کردو ئاراسی بەڕێوەبەراتەکان کردو کێشەکە لە وەزارەتەوەیە کێشەکە لە هەموویەوەیەتی ینی بابەتەکە من ئەچمۆ سەرەوە ئەم هەموو بەڕێوەبەراتی و باز وەزارەت و دامەزراوە لەلایەن حکومەت یارێمە بودجەی بۆ دابین کراوە نەسری هەیە کارمەندی هەیە وەزارەتی شارەوانی 42,000 بەرەو سەر ئەم ماوەی پێشوو 26 کەسی تریان عقد کردووە 28 کەسی تر یعنی 42,000 بەرەو ژوور کارمەند و کرێکار و فەرمانبەری و مهندسی هەیە ئەمانە مەفروزە لەسەریان یعنی لەسەر هەمومان کە بودجەمان تیا خەرجەکرێ ئەنجومەنی پارێزگاکان 90 ئەندامەنجومەن تقریبا 88 ئەندامەنجومەن موچە وەرەگرێت ئێبێ ئەم 88 ئەندامەنجومەنە و یا 111 ئەندام پەرلەمانە و وەزیرەکان و وەزارەتە پەیوەنددارەکان و بەڕێوەبەراتیەکان بەپێی ئەو بودجەی کە لە بودجەی گشتی وڵات بۆیان خەرجەکرێت بە ئەرچی خۆیان بەجێبێدەن مەهامی خۆیان بکەن کاکرەبار یاسایەک هەیە لەمانش بپرسێتەوە یاسای شتێمان بەڵام ئەجێندای سیاسیش فشاری سیاسی فشاری کەسی شخصی ئەمانش تەسیری بووە بۆ منە بەڕێوەبەرێکی فەرمانگەیەک ناحەیەک قایمقامێک قەزایەک جار هەبووە کە کارگەیەک نزیک بۆ لە بەرپرسێکەوە بەڕاستی زۆر نەیوێراوە یان بڵێ نەیویستوە نزیک بێتەوە لە مراقبەی یان لە محاسبەی ئەو شوێنە ئێمە ئەمەش نەکەین ئەوەی سەنگەرێک بین لە بینی سەرروتری کارمەندەکانەوە مەترسی هەیە بۆ کارمەندەکان کە بە دوواداچوون بۆ بابەتەکان بکەن باڵێ چەندین جار شەڕ بووە دەرکراون کێشە دروست بووە بەڵێ ئەوە بەردەوام هەبووە هەشە و ئێمە پێرێ لیژنەیەک چۆتە ناوچەیە کە مخالفەیەکی کردووە لەگەڵ ماڵەکە بۆتە شەڕیان لەگەڵ خەڵکە ینی کێشە دروست بووە ئەمە بەردەوام هەیە بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە ئێمە بین سەنگەرێک دروستکەین پیشەسازی و خاوەن کارگە و مسەسمیرەکان لە بەرێک بن و خەڵکیش لە بەرێک بە دژیەک بن هەمومان ئەبێ بە پێکەوە من لە بەرنامەیەکی کە ئەو کاتی کە لە بەردەسمە ڕەنگە 15 خولەکێ 20 دقەیەک لە بەردەسمە پێما بەم کێشەیە نەتوانی زۆرترین پەیامەکانی باسی توانین ڕۆزەقلام بڕۆین هەوڵ دێن بە دوواداچوون بۆ بابەتە بکەم بەڵام یەکشت کاگڕەبار ئیستا لە سەدا چەنی کەشوهەوا خاکی و تەندروستی خەڵک لە مەترسیە بۆی پاژماوەم کارگانەوە لە سلێمانیا بەڵێ خۆی نابێ خەڵک بترسێنین بەڵام بەپێی ئەو بەڵام ڕاستیەکە بەڵێ ڕاستیەکە بەڵام بەپێی ئەو پێوەرە هەوایی ئەو پێوەرەی کە هەوا گازەکان ئەپێوێ لە هەرێمی کوردستان بەپێی ئەو پێوەرەکە ئاساییە لەو وڵاتانە کەمترە کە کارگەی پیشەسازی زۆرتیایە لەبەرەوەی ئێرە بەقەی وڵاتێکی و بریتانیا بەقەی وڵاتێکی وەکو ئەڵمانیا بەقەی وڵاتێک و یابانی تر بڕۆین بۆ سین درێژی نەکەینەوە بەقەی ئەوان کارگەیتیان نییە بەڵام ئێمە شێوازی تەعاملمان لەگەڵ کارگەوە شێوازی دەگەینە ئەوروپا و ئەمریکا هەر وڵاتانی دراوسێشمان تورکیاوێران ئێمە تورکیاوێران وڵات عەرەبیەکانمان لەگەڵ ئوردن ئوردن بەشێکی بودجەکەی لەسەر کارگەیە بەشێکی لەسەر زەریبێ بەشێکی لەسەر نەخۆشخانەکانە بەشێکی لەسەر خوێندنە ئێمە لە وڵاتانی دراوسێ شێوازی تەعاملی چارەسەری خاشاکی کارگەکان و دووکەڵی کارگەکان و گازی کارگەکان تەندروستە بە ستانداردی ئیقلیمیە بە ستانداردی جیهانیە شێوازی معالەجەکە وای کردووە کە ئەوان بتوانن لە ئێمە پێشکەوتوتر بن بە ئاسایی وەریگرن و لەوێ گرفتەکە لێرە چەند خاڵێکە خاڵی یەکەمیان ئەوەیە لێرە نابێت کەس لەسەر و یاساوە بێت ئێمە گرفتەکەمان ئەعلمەیە یاساکان خۆیان مەوجودن یاسای ژمارەشتی ساڵی 2010 ژینگەمان هەیە ئەم یاسایە تەواوی دەسەڵاتەکانی داوە بە دەستەی دەستجێبەجەکار بە لیژنەکان کە ئیجراعاتی خۆیان بکەن ئەمە ناکاتەوەی کە ئەمان ببن بە دوژمنی کارگە ناخۆ کارگەش سەرۆتێکی نیشتیمانیە هەلی کاری بۆ هەزاران خەڵک ڕێخستووە نزیکی 20,000 کرێکار پێشکەوتنی و کۆمەڵگە وڵاتەیە بەڵێ ئەمە بەڵام بە شێوازی ئاسایی خۆی تەعاملی لەگەڵا بکرێت هەر خواردن ینی کەسێک کە خواردنێک هێنێ بۆ ژیانی خۆی بیخوات ئەگەر بێت و زیاد لە پێویستی خۆی بخوات نەخۆشیەخە هەر خواردنێکی ئاسایی کە خواردن بۆ ژیان پێویستێنی ببێ خواردنش ئینسان ناژی ئەگەر زیاد بخوات تووشی نەخۆشیە بێت ئەمیش هەروایە ئەگەر بێت و بە شێوازە دروستەکە تەعامل لەگەڵیان نەکرێت بێتەوەی زیان بۆیە ئەوەی کە تا ئێستا ئێمە لە وەزارەتی
تەندروستینە لە دەستەی ژینگە و پەیوەندی بەردەوامان بە فەرمانگەی ژینگەوە کردووە ئەو شوێنانی کە پێوەری هەوای کوردستانی پێوەێ ئاساییە لە ڕێنجی ئاساییە لە ڕێنجی ئاسایە بۆی خەڵک بەیان بەڕاستی بزانێت ئەو شوێنانە بەڵام ئەگەر بەم لەو ناوچانی کە ناوچەی پیشەسازی بەڵام کاتێک کە کارگەیەک لە شەوا فیلتەرەکەی کاتەوە تەمەەن بە دەیان ڤیدۆمان لایە ئەم فیلتەرەی ئەکاتەوە و گازە زیان بەخشەکان پەخشەکە بە سنوورەکەیە بەدڵنیایە لەو کاتەیە کەسی هەڵیمژێ بەدڵنیای و دەستە بە تەسیری ڕاستەخۆی هەیە ئێستا وەڵامی پرسیارەکەم وەرنەگرت لە سەیاد چەنی پارێزگەی سلێمانی ناوچە پیشەسازیەکان مەترسی پاژماوەی کارگەکانیان لەسرە هەموو ناوچەیەکی بە خەمڵاندن بە خەمڵاندن ناتوانین بە خەمڵاندن بەڕاستی پێت بڵێم بەڵام ئەو ئێمە بە دووادەچونەوە لەو کاتەی کە کارگەکان فیلتەر بەکار ناهێنن هیچ ناوچەیەک پارێزراو نییە بەس کاتێککە بەکارهێنن پارێزراوە هەتا لە ناوچەی تانجرۆ ئێستا ئێمە بەردەوام واتە بە ڕێژەی سەدی لە بەردەستانیە باسی دەوەکەی کاگرەوە کەس لەبەردەستیانی نەگەیمە هەر کەس لەبەردەستیان زۆر سپاس دەکەم ماندوو نەبن دیارە ئەم بابەتێکی ئێوە گفتوگۆتان لەسەر کردوویەکێکە لە پرسە گرنگەکان ماندوو نەبن سپاس بۆ بەڕێز ڕێبوار ئەحمەد کە بەرزان سەرۆکی لیژنەی تەندروستی و ژینگەن لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕاستەوخۆ لێر لە ستۆدیۆ میوانی ئێمە بوون خۆشەویستان سپاس بۆی وشکە تا ئێستا بینەتمان بوو